ڕێکخراوی سۆمای چاوان هاوکاری دارایی بەسەر 50 خێزانی کەفالەتکراوی هەڵەبجە دابش کرد. پەرلەمانتارێکی پێشووی کۆمەڵیش دەڵێت کۆمەڵ بە چەندین شێوە سەرقاڵی کاری چاکەیە و حکوومەتیش لە ساڵی 2016ەوە موچەی 100,000 خێزانی بێسەرپەرشتی بڕیوە. ئەوان موچەی مناڵی بێسەرپەرشتیان بڕیوە لە 2016ەوە. یەک مناڵی بێسەرپەرشت بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ژمارە 15 لە 2016ەوە. یەک مناڵی بێسەرپەرشت هەتا ئێستا موچەکان بۆ نەگەڕاندوێتەوە. 100,000 خێزان کە موچەی چاودێری خێزانیان هەبوو کە خێزانە هەژارەکان بوون، هەژارترینیان بوون بە پاساوی چاکسازی لە لیستەکانیان هەتا ئێستا موچەکانیان بڕیون. ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە. کۆمەڵ بۆ بەرامبەر ئەم زوڵمە دەستگای خێرخوازی هەیە کە هاوکاری مناڵی بێسەرپەرشتەکە لە ڕێگەی خێرخوازانەوە، کە هاوکاری هەژارەکانەکە، کە تیماری برینی نەخۆشەکانەکە. سودمەندانی ڕێکخراوی سۆمای چاوان دەڵێن هەمیشە دەستگا خێرخوازەکانی کۆماڵ هیچ کات توێژە هەژار و کەم دەرامەتەکانی لەبیر نەکردووە بە پارە و خۆراک و کڕینی جلوبەرگ پێداویستەکانیان بۆ دابین کردوون. سەرەتا دەستخۆشی لە ڕێکخراوی سۆمای چاوان نەکەین کە هەموو مانگێ بەبێ ماندووبوانە یارمەتی مناڵی بێباوکەکان ئەدەن و کە لە هەموو ڕوویەکەوە یارمەتیان ئەدەن بە مادی بێ بە جلوبەرگ بێ بە سەبەتە خۆراکیە بێ هیچ جیاوازیەک ناکە. هیوادارین سەرکەوتوو بن و نمونەیان زیاتر بێت. ڕێکخراوی سۆمای چاوان زۆر ماندوو ئەبن و هیلاگە بن، بەڵام هیلاکبوونەکەیان لەبەر خاتری مناڵی بێباوک هیچ بەلایەنەوە گرنگ نییە و هەر لە هەوڵان و یارمەتیمان ئەدەن. زۆر سەرکەوتوو بن، ئیشەڵا نمونەیان زیاتر بێ. واسی خێرخوازانەکەین یەخوە تەمەنیان درێژ بێ لەشیان ساقێ هەموو دوو مانگجارێ هاوکاریان کردین، دیندارن مسلمانن هاوکاری ئەم هەتیوانەکە من خۆم پێنجەتی وی هاوکاریان کردین لیان پرسیینە تۆ داواکەم لە خۆی گەورە تەمەنیان درێژ بێ لەم پەرلەمانە سەرکەوتوو بن شادەیەکی باش بەدەست بێنن تەمەند درێژ بن خۆی گیان یارمەتیان بە ئەو کەسانش کە هاوکاری ئەم هەتیوانە ئەکەن خۆی گیانکی سەپڕیان کە و تەمەند درێژیان کە خۆی گەورە بە حەج و عەمرە بۆیان بنووسی ئەم مامۆسانش کە لێرە هیلاکە بن لەگەڵ ئێمە ئەم هاوکاریمانە ئەدەنێ و بانگمانەکەن دوو مانگجارێ خۆی گیان لە شیان ساقە تەمەند درێژ بن بێوەی بن. ڕێکخراوی سۆمای چاوان لە هەڵەبجە بە بڕی 5 ملیۆن دینار هاوکاری بەسەر 50 خێزاندا دابش کرد. دەژڵێن هەمیشە لە خزمەتکردنی چین هێژار و خێزانەکەم دەرامەتەکان و مناڵانی بێباوەک بەردەوام دەبن. هەستانی بە دابشکردنی هاوکاری مانگی 9 بە بڕی 5 ملیۆن بەسەر 50 ماڵی هەتیوە و هەندێ ماڵیشمان خواردنمان پێیان لەگەڵ پارەی جلوبەرگی قوتابخانە بۆمان دابینکردن. خی گەورە جەزای خێرخوازان باتەوە، دەستخۆشیان لێەکەین، گیرفانیان پڕ بێت و ئێمە داواکارین لەم کەناڵی ئەوە لە خێرخوازان هاوکاریمان بکەن بۆ ماڵەکانی تر کە کەفالەت نەکراون لای ئێمە. دەستان خۆش بێ و بەخێر بێن. لە هەرێمی کوردستان نزیک بە 2000 خێزان لەلایەن دەستگای سۆمای چاوانەوە کەفالەت کراون. مانگانە هاوکاری دارایی دەکرێن. جگە لەوەش مانگانە هەزاران خێزان خۆراک و جلوبەرگ و پێداویستی دیکەی ڕۆژانەیان بەسەردا دابش دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.